لە بەلاغی کۆتایی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کۆمەڵێک پرسی گرنگ خراونەتە ڕوو کە پێویستە لە داهاتوودا بەجددی کاریان لەسەر بکرێت. یەکێک لەوانە هۆشیارکردنەوە پێگەیاندنی تاک و ڕەوشبەرزیە لە سیاسەتکردندا. بەبێ وشیاری پەروەردە دەوری نییە، بە پەروەردەش کەسەکان وشیار بن بەبێ پەروەردە هەر دەوری نییە، کەواتە هەردووکیان تەواوکەری یەکترین. بۆیە پێویست ئەکات ئێمە هەر لە قوتابخانە و لە سنتەرەکان و لە دەستگاکانمانەوە گرنگیەکی باش بدەین بە پەروەردە و پێگەیاندن و هۆشیاریکردنی تاکی موسڵمان بەو ئاراستە بڕات کەوا کۆمەڵگا سوودی لە ببینێ بۆ ئەوەی داهاتووی کوردستان و داهاتووی ئاینی پیرۆزی ئیسلام بە گەشەکراوەی بمێنێتەوە و زیاتر بەرەو پێش بڕوا. یەکێک لەو خاڵە گرنگانەی لە بەلاغی کۆتایی کۆنگرەی کۆمەڵ خرایە ڕوو هۆشیارکردنەوە پێگەیاندنی تاک لە ڕووی سەرڕاستی و دڵسۆزی و ڕەوشبەرزی لە سیاسەتکردن و بەزەوی و پەرۆژبوون لەگەڵ هەموو کەسدا بوو کە پێویستە هەمووان کاری لەسەر بکەن و لە کار و مامەڵی هەموو تاکێکی کۆمەڵدا ڕەنگ بداتەوە. کە ئێمە حیزبێکی ئیسلامین، حیزبێکی دادگەرین، پێویستە کات تاکەکانی لەسەر ڕاستگۆیی لەسەر متمانەبوون بەخۆی کەوا پەروەردە بکات. ئەگەر خەلەلێکیش لە ڕابردووە هەبوو پێویستە کات ئەندامانی سەرکردایەتی هەڵدن ئەو خەلەلانەی هەڵن و بەتایبەتی لە ڕووی پەروەردەی و لە ڕووی پەروەردی ئاینیەوە زۆر گرنگی بن بە تاکەکانی حیزب و ئەندامە. کۆمەڵی دادگەری کوردستان 19 و 20 ئەم مانگە کۆنگرەی پێنجی حیزبەکەی ئەنجامدا بە بەشداری زیاتر لە 900 ئەندام. هاوکات سەرۆک و 29 ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێردران. ئەندامانی کۆمەڵیش کۆنگرەکە بە نمونەوی سەرکەوتوو ناودەبن و هیوادارن کۆمەڵ لە داهاتوودا زیاتر کار لەسەر بڵاوکردنەوەی هۆشیاری و پێگەیاندن و کادری سەرڕاست و بەڕەوشت بکات. هەروەک ڕابردوو کە کادیرەکانی کۆمەڵ لە هەر جومگەیەکی بەرپرسیارەتی و کارکردنی ڕێکخراوەی دابووبێتن نمونەی ڕەوشبەرزی و کاری لە پێشینەیان هۆشیاری و پێگەیاندنی کەسانی دەوروبەریان بووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.